کە تایبەت بوو بە پاییز لەم پاییزەدا بڵاویان کردەوە و بەشێکی زۆر لەو هونەرمەندانە تێکستەکانیان بۆ خۆیان نووسیبوویان و هەوڵیاندا بوو کە ڤیدیۆ کلیپێکی تایبەت بە پاییزی بۆ بکەن. ڕابەر کوردستانی کا یەکێک لە گۆرانی بێژە دیارەکاندا لە ئێستادا بەرهەمێکی نوێی بڵاو کردوێتەوە کە تایبەتە بە وەرزی پاییز. ڕابەر کوردستانی بە بۆنەی یادی لەدایکبوونیەوە نوێترین بەرهەمی بڵاو کردوێتەوە. ئەم بەرهەمە لە تێکست و ئاوازی ڕابەر کوردستانی و ئامادەکاری مۆسیقا لەلایەن بێهنام شەهرەکی و کاری وێنەگرتنیشی لەلایەن بێهنام چاک بۆ ئەنجام دراوە و پێکەوە بینەری ئەو بەرهەمە دەبین. بەسەر شان و ملی دارە دڵی لە لێدان کەوتووە ئەویش عاشقا دیارە دڵی لە لێدان کەوتووە ئەویش عاشقا دیارە. زەردی ڕوخسار